ماوەی چەند مانگێکە بە بڕیاری وەزیری شارەوانی و گەشت و گوزاری هەرێمی کوردستان سەرۆکایەتی شارەوانی هەولێر مۆڵەتی بینای بۆ دابەشدوو ڕاگرتووە. ئەم بڕیارە نیگەرانی خەڵکی ئەم شارەی لێکەوتۆتەوە. هاوڵاتیان ئێمەیان ئاگادار کردەوە وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر کە بڕیارێک دەرچووە خانووی تەقسیم دوو یاخود دابەشدوو ڕاجراوە لە نێو شاری هەولێر. ئێمەش وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر پەیوەندیمان بە سەرۆکایەتی شارەوانی هەولێر کرد. وا دیار بوو بڕیارەکە لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر دەرنەچوو بەڵکو لە وەزارەتی شارەوانی دەرچوو. بە پێی یاساش کە بڕیارێک لە وەزارەت دەردەچێ ئەنجومەنی پارێزگا ناتوانێت ئەو بڕیارە ڕاگرێتن بەڵکو پێویستە پەرلەمانی کوردستان بە دواداچوون بۆ بڕیارە بکاتن و ئەو بڕیارە بۆیە کاتێک کە بڕیارەکە لە وەزارەتی شارەوانی دەرچوو ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر پێمان نەکرا هیچ مامەڵەیەک لەگەڵ ئەو بڕیارە بکەین و خۆی ئەو بڕیارەش لە بەرژەوەندی هاوڵاتیان نییە بە تایبەت هاوڵاتی کەم دەرامەت. سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە گشتاندنێکدا کە ئاراستەی هەر شە شارەوانیەکەی هەولێری کردو هاتووە مۆڵەتی بینا لەسەر ڕووبەری سەنەت بدرێت و یەک خانووی لەسەر دروست بکرێت ڕێگە نەدرێت دابەشدوو بکرێت بە هیچ شێوەیەک. لە کاتی تێکدانی خانوو دابەشدوو نەدرێت. ئەو زەویانەی کارتن نەکراونەتە سەنەت ڕێپێدانیان پێ نەدرێت بۆ دروستکردنی بینا تا دەبێتە سەنەت بە پێی ڕێنمایەکان کاری لەگەڵ بکرێت. حکومت بێ پلانە لە بۆی کە ئایا لە بۆ خەڵکی هەژار کە هەموو نیو قطعا نیو پارتە زەوی دەکاتە خانوو لە بەرچی دەکاتێ هەمومان دەزانین هۆکارەکەی هەژاریە نەتوانینێک کە پارتە زەویەکی تەواو بکاتێ. سەبەبی دووەم ئەوەیە حکومت کە ماستەر پلانی هەر گەڕەکەک دادەنێ دەبێ بزانێت چی بۆ ئەو گەڕەکە دەوێ و چ خەڵکێک لەو گەڕەکە نیشتە جێ دەبێتن. بەڵام بەداخەوە ئەوەی کە لە خەیاڵدانیە کاتێک بڕیارەکان دەردەکەن دیراسەی ورد ناکەن پلانی وردی بۆ دانانن بۆیە دواتر تووشی کۆمەڵک کێشە و گرفت دەبنەوە کە هاوڵاتین لێی ناڕازیە و مەسلەی دابەشدوو ڕاگررتنی بەو شێوە مطلقیە بەڕاستی لە زەرمەندی یەکەم خەڵکی هەژارە چونکە خەڵکی هەژار پێی ناکرێت 300 متر بکاتە خانووەک. لە کاتی جێبەجێکردنی ئەم بڕیارە تاکو ئێستا ئەوەی زیاتر لەی زەرمەند بووە و نەیتوانیوا ببێتە خاوەن پارچە زەویەک یاخود خانوویەکی 100 مەتری خەڵکی هەژار بووە. بۆیە تا ئێستاژە و خەڵکە هەژارە لە چاوەڕوانی هەڵوەشاندنەوەی ئەم بڕیارەدان. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.